يعني ئەگەر مەسەن کەسێک من ئەڵێن زیناکە 4 شاهید ئەبێ بێت بڵێ ئینجا شریعەتی بەسەر جێبەجێ ئەەکەین و ئەحکام ئەم 4 کەسە نابێت پێکۆ بێن شاهیدی بن ئەبێ یەکێک بێن هەر کەسەیان تەفاسیلی لێ ئەپرسرێ سەعات چەند بوو کەی بوو چۆن بوو چی بوو وردەکە یەک دانیان کەلیمەیە بڵێ هەر 4ەکە دارکاری ئەکرێن ئەو کەسە دارکاری ناکرێت واضحە هەر یەک دانێ خەلەلێکی تیاوێ ئەم 4 کەسە هاتوون نارم یەکەیەکە بانکیانەکە تۆ لەکوێ بوو چۆن نەبینی لە چ شوێنێکا بوو ئەی تۆ لەکوێوە سیر دەکرد ئەی ئەویتر ئەوەدا لێ خەلەلە ئەیدۆزێتەوە بۆیە بە درێژایی 600 ساڵی مێژووی ئیسلامی یەک کەس بە شاهیدی داری حەدی لە نەدرا لە مەسلەی زینایە 600 ساڵی خلافەتی ئیسلام بە مێژوو دوای 600 ساڵ ئینجا یەک حاڵت ڕوویدا بۆ چونکە 8 کەس ئەچوون شاهیدەکان ڕێک نەبوو جا بزانن چەند شریعەتی ئیسلامی دقیق و وردە